قد نڵێ بۆ الله جل جلاله لە ناومانە با بۆ کەممانەکاتەوە بۆ ئامان لێکات خۆێتی هەر ئەوەی کە ئاوا بینین بە دیارمانەوە غەزەت یاچێ ئێمە هیچ شتێ ناکەین بگرە یەتە بەردەمیشمانەها لە تۆڕە کۆمەڵانی زۆر ئاسایی ئاوەڕێنە سەرەوە ئامادەنین لەو دەقەیە تا و 5 ثانیە و ڕسمە بینین دوعای خێرکە ئەمە زۆر قورسەکەوە لەسەر زۆر قورسەکەوە لە واشە یعنی فرمودەکە فەرمێ و فیتنانە کە دێن یەضع الحەلیمە فیها حەیڕانەوە کەسێک کە زۆر عاقڵ و ژیر و ئەوەیە تیا نازانێت چی بکە یعنی سە بڕۆ عاقڵترین کەس بگرە لە وڵاتەیە بڵێ چی بکەین بۆ غەزاڵە نازانم چی بکەین بۆ غەز بەڵام تۆ ئەگەر بێت و بە مادیش هیچێ بۆ نەکرێ کۆمەڵە شتی معنەوی ئەرکی معنەوی هەیە لەسەر شانتە بۆ نمونە وەلائی دڵێ بۆ نمونە خەمخۆری و پەرۆشیت بۆیان ئازار پێگەیشتنت بەهۆی ئازاریەوانەوە و هیچ نەبێ دوعای خێریان بۆ بکەی و هیچ نەبێ قەضیەکەیان باسکەی لەناو کۆڕ و کۆبوونەوە خەڵکە وی خەڵک لە بیریان نەکا ئەگەر دوعای تۆش نەبێ دوعایەکێک لەو خەڵکە کە تۆ بیریەخەیتەوە بیگرێ تۆ چوو زانی چونکە رسول الله صلى الله عليه وسلم فرمي الله جل جلاله متسر خاجري وهي بلاوازەکانیان بە دوعەکانیان شوم الله جل جلاله بە دوعا سەری بخە واگەر تۆ ئەمانە هیچ نایە بە خەیاڵ تا ئەم بابەتە معنەویانە کە بیکەی بۆ خەڵکی غەزە و زۆر طەبیعی بە دیارتەوە ئاوا ئەڕوات و هیچ گوێی پێنایی وەڵا ئاگاداری تەوحیدەکەت بە چکەوان لەسەر چی وایان لێکرێ سەر تەوحید کێ وایان لێەکە دژمنانی تەوحیدە هەلی شیرک کەواتە تۆ زۆر طەبیعیە بەلاتەوە شیرک زاڵ بێ بەسەر تەوحیدە تێپەڕێ بە بەردەم تاو هیچ وكأي من آية في السماوات والأرض يمرون عليها وهم عنها معرضون وما يؤمن أكثرهم بالله إلا هم مشركون أو يديك لو آياتنا ولا تاقيك نواني أعلم زويا ببردم تاروت وشتيتيكيت وجوي بينايت وعلامتي إيمانك أدنية شركته أقداري خوب يعني ما للبي توحيدك تام قصدي أنا تو لي غافل بي ولا بي أقابي والكوبيلا قال يا بجيد وهيج نبي بوشي وبو معنويات لا قال يا نبي قال الله جل جلاله فرصتك ينا بيشو تواني بماديج لقال يا نبي لقال يا نبي تواني بشق لقال يا نبي لقال يا نبي تواني بدس لقال يا نبي لقال يا او حقتي بابتك